ئەمریکا بە بڕی 800 ملیۆن دلار و فەڕەنسا بە بڕی 100 ملیۆن یۆرۆ هاوکاری سەربازی پێشکەشی ئۆکراین دەکەن. رووسیاش هەڕەشەی بە ئامانجگرتنی کاروانەکانی هاوکاری بۆ ئۆکراین دەکات. جۆن کیربی وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند جۆ بایدن ڕەزامەندی داوە بۆ ناردنی هاوکاری سەربازی زیاتر بۆ ئۆکراین بە بڕی 800 ملیۆن دلار. وتیشی ئەوە دوایین کاروانی هاوکاریە سەربازیەکانە بۆ پڕکردنەوەی بۆشاییە سەربازیەکانی ئۆکراین لە جەنگی دژ بە رووسیادا. بەوەش کۆی گشتی هاوکاریەکانی ئەمریکا بۆ ئۆکراین دەگاتە 2.5 میلیارد دلار. هەموو هاوکاریەکان بۆ یارمەتیدانی ئۆکراینە لەو جەنگەی ئێستا تێدان و بۆ ڕۆژان و چەندین هەفتەی داهاتووشە لە ئەگەری هێرشەکانی رووسیا بۆ سەر خۆڕەڵاتی ئۆکراین. هاوکات بایدن لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا وردەکاری هاوکاریەکانی بە ڤلۆدیمیر زیلینسکی سەرۆکی ئۆکراین وتووە و ڕایگەیاندووە تەقەمەنی و تۆپ هاوێژ و هەلیکۆپتەر لە خۆ دەگرێت. پێشکەشکردنی ئەو هاوکاریانەش لە کاتێکدایە کە واشنگتۆن دوودڵ بووە لە ناردنی چەکی قورس لە سەر داواکاری ئۆکراین چونکە پەیوەندەکانی نێوان واشنگتۆن و مۆسکۆ ئاڵۆزتر دەکات. لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا قسەم کردووە باسی تاوانی جەنگمان کردووە کە رووسیا ئەنجامی دەدات. هەروەها هەمانگی کۆمەڵی نێودەوڵەتیشمان تاوتوێ کردووە. هەروەها باسمان لە پاکێجی نوێی هاوکاریەکان کرد بۆ ئۆکراین بە بڕی 800 ملیۆن دلار. ئەو هاوکاریە چەک و تەقەمەنی و سیستمی موشک و هەلیکۆپتەر و قەڵغان و سیستمی گواستنەوەی سەربازان لەخۆ دەگرێت و سوپاسی دەکەین. هاوکات فەڕەنسا بە بڕی زیاتر لە 100 ملیۆن یۆرۆ هاوکاری سەربازی پێشکەشی ئۆکراین کردووە و فلۆرنس پارلی وەزیری بەرگری فەڕەنسا ڕایگەیاندووە هاوکاریەکان هۆیەکانی خۆپارێزی و بابەتی ئەلکترۆنی و چەک و تەقەمەنی لەخۆ گرتووە. بەڵام ئاژانسەکانی هەواڵی رووسیا بڵاویان کردوێتەوە کۆشکی کرملن هەڕەشەی بە ئامانجکردنی ئەو بارهەڵگر و ئۆتۆمبیلانەی کردووە کە هاوکاری سەربازی بۆ ئۆکراین دەگوازنەوە چونکە ئاسەنگێکی گەورن بۆ پێشڕەوەکانیان.